ماوەی زیاتر لە 10 مانگە هەناردەی نەوتی کەرکووک لە ڕێگەی بەندەری جیهانەوە ڕاوەستاوە و جگە لە 230,000 بەرمیل بۆ پاڵاوگەکان هیچ نەوتێکی تر بەرەهەم نایات. سەرۆکی لیژنەی نەوت و وزەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاماژە بەوە دەکات لە هیچ ڕێککەوتنێکی وەزارەتی نەوت ئاگادار نین و نازانن داهاتی نەوتی کەرکووک چی لێ دێت. ئەوە کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا هەناردەکردن ڕاگیرە ئەوەی کەما بەوە تەنها مەسواکان و هەندێک شوێنێکی کە بۆیان بەتایبەتی بۆ بەغدا ئێستاش واجارێکی کاڵێن بەتەمان هەناردە بکەنەوەی کە لە هۆکانی ڕاگەیاندنەوە تەنها جۆمان لێبێ بە بۆرێکی کوردستانیان لێنە درۆ ڕێککەوتنە چۆن چێ کردوێتی چی ئەکرێ خەڵکی کەرکووک بێئاگایە لی و ئەو ڕێککەوتنی کە لەگەڵ ئێران شاکراوە خەڵکی کەرکووک هەر بێئاگای لی تەبەن نوێنەرەکانی خەڵکی کەرکووک هەم ئەنجومەنی پارێزگا و هەم پارێزگاش پێم وایە ئاگای لێ نییە کە سەوداکان بە نەوتی کەرکووکەوە کرێ بۆ هەناردەکردنی بۆ مەسواکانی ڕۆژێکە مەسوایە 50,000 پێدێ ڕۆژێکە بۆ یەکرێ بە 100 ڕۆژێشکە لی کەمەکرێتەوە بەڕاستی ینی جۆرێک لە دەستێوەردانی دەرەشی لە وەزارەتی نەوتەوە ئەکرێ کە خەڵکی کەرکووک بەی شێوە لێی بەئاگانی. پێش 16 ئۆکتۆبەر لە ڕێگەی بەندەری جیهانەوە کۆمپانیای کار سەرپەرشتی هەناردەی بەشێک لە نەوتی کەرکووکی دەکرد، بەڵام لە دوای ئەو بەروارەوە ئیتر هەناردەی نەوتی کەرکووک لە ڕێگەی بەندەری جیهانەوە ڕاوەستاوە. پسپۆڕێکی ئابووریش دەڵێت دەبێت حکومەتە خۆجیەکان دەسەڵاتی لا مەرکەزیان پێ بدرێت تا جگە لە داهاتی نەوت پشت بە داهاتی ناوخۆیی ببەستن. بەتاکی تاسیرەکە، بەڵام ئەوە نییە کەوا بڵێن بەس کەرکووک بەتایبەت تاسیر لە کەرکووکەکە ئەگە نەوتی بەسڕاش ڕاوەستێ تاسیر لە داهاتی کەرکووکەکە، بەڵام ئەوەی تایبەتە بە کەرکووک و هەندێک ناوچەی دیکە کە نەوتیان هەیە ئەوش بودجەی پترۆدۆلار و ئەو پولجانەیەکەوە تایبەتن بە قەرەبووکردنەوەی ئەو شوێنانەی کە دەرهێنانی نەوتی تیاکرێ. بۆیە متەوەقعەکەم وەک خۆم ئەبینم کەوا ئەبێت نەوتی کەرکووک دەست پێ بکاتەوە بە هەناردە، بەڵام لە هەمان کاتە ئەبێ بیر لەوەش بکرێتەوە کە داهاتە خۆجیەکانی کەرکووک هەموو نەتەوەکانی کەرکووک پێکەوە هەموو لایەنەکان ئیش لەسەرەوە بکەن داهاتە خۆجیەکان بۆ کەرکووک سەرف بکرێتەوە جارێتر بە ئیتیفاقێک لەگەڵ حکوومەتی مەرکەزی کە ئەو جۆرە لا مەرکەزیە مالیە ورد بکرێتەوە لە کەرکووکە بەرامبەر بەوەی کەوا نەوت هەناردە بکرێت نەوت بگەڕێتەوە بۆ بەغا، بەڵام بەرامبەر ئەوەیش کە داهاتە ناوخۆیەکانش بە شێوازێکی باش بۆ کەرکووک سەرف بکرێتەوە لە جیاتی ئەوەی بڕاتەوە بۆ بودجەی مەرکەزی و دابەش بکرێت بەسەر پارێزگاکانی دیکە. لە کۆتایی ساڵی 2013ەوە تاکو ئێستا حکوومەتی ناوەت هیچ بودجەیەکی لە پترۆدۆلار و پەرە پێدانی هەرێمەکانی هەناردەی کەرکووک نەکردووە، هەر بۆیە کاریگەری خستووەتە سەر پرۆژەکان و زیاتر لە 100 پرۆژەی ستراتیجی کارکردن تیاندا وەستاوە. هەر بۆیە ئێستا وەزارەتی نەوتی حکوومەتی عێراق ڕێکەوتنیەکی نوێی لەگەڵ کۆمپانیای بریتیش پترۆلیۆم ئەنجام داوە و بڕیارە بەم نزیکانە لە بەرهەمهێنان و هەناردەی نەوتی کەرکووک دەست بەکار بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.